ڤایرۆسە و هەر جۆرە ڤایرۆسێک ئەگەر ئاوا بڵاو بووە بەگشتی باشترین کار ئەوەیە کە ئەمە ئەگەر ئیشی زەرورمان نەبێت لە ماڵەوە نەچینە دەر. ئەگەریش هاتین بەتایبەت بۆ شوێنە قەرەباڵغەکان نەچین و ئەگەر بووش زوو تەواو بە ئیشەکەمان و بینەوە. لە ماڵەوەش تا بتوانین زۆر دەستمان بە ئاو سابوون بشۆرین. پێویستەوە کەسانی کە لە ئێران دێنەوە یاخود لە سین دێنەوە بستە بنکانی تەندروستی بۆ ئەوەی فەحسێکی بکرێن بزان ئایا هەڵگری و ڤایرۆسن یاخود هەڵگری و ڤایرۆسی کۆرۆنانی. بۆ وانێک کە خۆشمان بپارێزین پێویستە دەست سەمەنجوان بشۆین، ڕێنماییەکانی تەندروستی جێبەجێ بکەین تاکو پێشت بکەیت لە قەرەباڵغی خۆت بپارێزین خۆت بە دوور بگرین. سەبارەت بەوانەی کە لە دەرەوەی دێن بە قاچاق دێنە هەست دەکەم خیانەتکردنەکە لە نیشتیمانی خۆ دەکەیت ئەگەر بتانی هیچ سەبەبەک نەبیتن کە ئەتوو داخینی هیچ مشکلەکەت نییە تەواو ناتوانێت پێویست ناکات و بچی بە قاچاق بی با فەحسەجی بکەیت هەر لە بۆ تەندروستی خۆت هەموو ماڵەوە خێزانەکەشت هەموو مطمئین دەبن چونکە زەلەرەکە دوای هەر لە کەسەکانی دەوروبەری خۆمان هەر بۆ خۆمانە زەلەرەکە. خۆمان بپارێزین لە جەمع لە کۆبوونەوەکان و لە کۆمەڵگادا و جێگەیانەی تایبەتەنەوە جێگەیانەی کە زۆر شلوغ و قەرەباڵغن زۆر نەچینەوە کە ئەو ڤایرۆسە ئینتقال نەدەین، ینی جەماعەتی دەوروبەریشمان تووشی ئەو ڤایرۆسە نەکەین.